مردن لە پێش هەمووانە. هەمووتان بە براو خەباتێری خۆم دەدانم خۆمش گیابووتان ماڵەوە سەرۆکی ئاشتی مردن لە پێش هەمووانە. سەرکردێ و ڕابەری کوردایەتی جەنابی مامدال دەکەینەوە. ئێستا هەمومان لە مەڵبەندی سێ لە حجووری لێرە ئامادەبوونمان هەیە بۆ ڕێزلێنان لە خەباتی ڕابەرێک کە 6 ساڵ لە تەمەنی خۆی بۆ خەباتکردن بۆ نەتەوە بۆ کورد بۆ قۆناغەکانی قۆناغ بە قۆناغی جیای لە تەمەنی لاوی بۆ هەتاکو تەمەنی ڕێکخراوەیی تەمەنی سیاسی هەتاکو سەرۆکۆماری عێراق بۆ نەتەوە و بۆ یەکریزی و بۆ تەبایی خۆی تەرخا کرد. ئێرە ئێمەش وەکو وەفایەک من بە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و وەزیرە بەڕێزەکان و بنەماڵەی جەنابی مامتەرا چونکە هەمومان نوێنەرایەتی مامجەلال دەکەین کە لێرە ئامادە بووین بۆ وەفایەک بۆ خەباتی بۆ ماندووبوونی جەنابی مامجەلال و جەنابی مامجەلال هی هەمووانە ئەوە کە دەرکەوت کە لێرە هەمومان کە حزورمان هەیە لەداهی یەکێتیەکاننا ئێمە وەکو یەکێتی ئەوڕۆ یادمان کردێتەوە بەڵام جەنابی مامجەلال لە دڵی هەمووانە لە خەباتی ماندووبوونی ئامۆژگاریەکانی ڕێنماییە بۆ هەموو لایەک کە بتوانین بە تەبایی و یەکریزی من سوپاسی هەموو ئەوانەی کە ئامادە بوونە لێرە وەکو مەڵبەندی سێ بە ناوی خەڵکیشەوە بە ناوی زەماوەری هەولێرەوە بۆ یادی مەزنی گەورەمان و ڕابەرمان جەنابی مامجەلال ئێمە وەفادارین و بەردەوام دەبین لە خەبات و ماندووبوونی ئەو و بەردەوام بوون نەکرد بۆ ئەو چیدە بۆ جیلی ئایندەش ڕێنمایەکانی ئەو دەبێتە ئامۆژگاری بۆ کارکردنمان. سوپاسی هەموو لایەک دەکەم بە ناوی هەڤاڵانیشمەوە سوپاسی خەڵکی هەولێر و لەو ڕۆژی نەخۆشکەوتنی و کۆچکردنی جەنابی مامجەلال بە خەم و پەرۆشەوە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ جەنابی مامجەلال سوپاسان دەکەم.